بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی کەرکووک سڵاوتان لێبێت و جەژنتان پیرۆز بێ. ئەم شەو لە قەڵای شێروانە قەڵا دێرینەکەی کەلار و گەرمیان ئاواز بۆ دەستە خوشکی کەرکووک ئەچڕن. وەسڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێ. ئەم شەو لەگەڵ کۆمەڵێک میوانی ئازیز کە میوانەکانمان شاعیر و چیرۆکنووس و گۆرانی بێژ و نووسەرن. لەگەڵ هاوکارم دڵنیا ئەم شەو لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی جەژنانێکی تایبەت. دڵنیا سڵاو لێبێت و جەژنت پیرۆز بێ. جەژن لە تو و لە میوانەکانمان و لە تەواوی بینەرانی خۆشەویستی کەناڵی کەرکووک و هەموو گەلی کورد پیرۆز بێ. بۆ هیوایی جەژنێکی پڕ لە خۆشی و جەژنێک ببێتە هەوێنی ئاشتی و برایەتی و خۆشەویستی و تێپەڕاندنی قەیران و ناخۆشیەکان. بەڵێ خۆشەویستان وەک هاوکارم ئاماژەی پێکرد ئەمڕۆ کۆمەڵێک قەڵەمی جوان و پڕشتمان لە بەرنمەکە میوانن و کۆمەڵێک هونەرمەندی دەنگخۆشی گەرمیان بەرنمەیەکی تەواو گەرمیانیانە پێشکەش بەوەی خۆشەویستەکەین. پێم خۆشە بچمە لای میوانەکان بۆ ئێوەی بناسیێنم. سەرەتا میوانی یەکەمان کاکە ساڵح حەلاج یەکێکە لە پیاوە جوانەکانی گەرمیان خاوەن قەڵەمێکی جوانە. هەروەها میوانی دووەمان کاکە محەممەد براحەمە کە ئەویش یەکێکە لەو پیاوە خۆشەویست و کەسایەتیانی گەرمیان کە خاوەن قەڵەمێکی جوانە بە هەمان شێواز. کاکە هیدایەتی شێکێکە لە پیاوە بەڕێزەکانی گەرمیان کە یەکێکە لە چیرۆکنووسەکان کە بۆ خۆی خاوەن قەڵەمێکی جوانە. بچینە لای هونەرمەندەکانمان هونەرمەندێکی خۆشەویست کە یەکێکە لە بنەماڵەی داودا ئەوان لە کەرکووک ئەم لە گەرمیان لە کفری لە کەلار لە دەربەندیخان خزمەت بە هونەرەکە شاخەوان داودا. میوانێکی ترمان کە ئەویش بۆ خۆی هونەرمەندێکە کە هەمیشە لە بواری هونەری شادا گۆرانی شاد گەرمیان شادەکە. ئەم شەو لە بەرنمەکە ئامادەیە کاکە دیار زەنگەنە. هەروەها میوانی میوزیک ژەنمان کاکە ئامان جەمیل کە ئاویش گەنجەکە بۆ خۆی لە ڕێگەی میوزیکەکەیەوە خزمەت بە گەرمیانەکە لە بواری هونەرە. بەڵێ شەیمە هەموو لە یەکتان بەخێر بێن و جەژنتان پیرۆز بێ. کاک سەڵاس سەرەتا بێمە لای تۆ جەژنە پیرۆز بێت و جەژنە پیرۆزە و سڵاوی خۆت بگەێنە بە بینەرانمان. سەرەتا جەژنە پیرۆزە لە هەموو بنەماڵەی شەهیدانی کوردستانەکەم لایەن فالکراوەکانەکەم مانگی چوار بۆ ئێمە مانگێکی سەخت بوو، بەڵام ئینشاءڵڵا بە سەربەرزی هێناومانە تا ئێستا و هەر سەربەرز بین و پیرۆزبایی لە جەماوەری کەرکووکی بە شەرەفەکەم بە هەموو گوێگرانی ئەم تەلەڤیزیۆنە خۆشەویستە و ئێوەش بەخێر بێن. زۆر سپاس بەخێر بێنەوە. کاکە محەممەد بەڕێزیشتان جەژنە پیرۆزە و پەیامی خۆتان بنێرن. سەرەتا پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم، پیرۆزبایی لە ئێوەی ڕێز شەکەم وەکو میوان هاتوون و خۆشەویستی نەڕاستی تەلەڤیزیۆنێکی پێشکەوتووی جوان تەلەڤیزیۆنی کەرکووک، پیرۆزبایی لە برادرانی شەکەم بە هیوام جەژنێکی پڕشادی و خۆشی بێ و شادی بێرێ بۆ کوردستان، خەڵکیش لە مەئەزەق و مەئەساتە نەجاتی بێت و دەستان خۆش بێت. دەست و چاوە خۆش بێ و بەخێر بیتەوە. کاکی دایەت بۆ ڕێزیشتان پەیام و جەژنە پیرۆزەی خۆتان بنێرن. سپاستانەکەم بەخێر بێن بۆ شاری کەلار بەسەر چاوم. هیوادارم جەژنێکی باش بێ و جەژنێک بێ پڕ لە شادی و خۆشی بۆ هەموو گەلی کورد و دەستی ئێوەش خۆش بێ و زۆر بەخێر بێن. زۆر سپاس. کاکە شاخەوان بینە لای بەڕێزی شت تۆش سڵاو و پەیامی جەژنە پیرۆزەی خۆت بنێرە. سەرەتا جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ. زۆر سپاس. سپاسی کەناڵی کەرکووکەکەین بەخێر بن سەر چاومان هەرێکتان کێشە بۆ شاری کەلار. دەست و چاوی ئێوە خۆش بێ، سپاستانەکەین. کاک دیار بەڕێزیش دەگەر مایکەکە وەربگریت و جەژنە پیرۆزە و سڵاوی خۆت بگەێنی. سەرەتا پیرۆزبایی جەژنەکەم لە هەموو گەلی کوردستان بە تایبەت بۆ برا پێشمەرگەکانمان ڕێزڵی تایبەتیمان بۆیان هەیە لە جوانە بۆ ئەوەی بەڕێز بۆ هەموو میوانەکان. دەست و چاوە خۆش بێ، زۆر زۆر سپاس. کاک ئامانج بەڕێزیشتان سڵاو و پەیامی جەژنە پیرۆزەی خۆتان بنێرن. بەڵێ پیرۆزبایی لە خۆم و کەسوکارە و هەموو ئازیزانمانەکەین جەژنتان پیرۆز بێت. جەژنە پیرۆزە لە میوانە بەڕێزانە ئەەکەین و لە هەموو کورد و کوردستان و ئیشاءڵڵا خوای گەورە هەمیشە لە جەژن و خۆشییا بمانێڵێت. دەست و چاوە خۆش بێ، بەخێر بێنەوە. بەڵێ خۆشەویستان پێمان خۆشە وەکەوەی کە گەرمیان لانکەی شۆڕش و قوربانیە هەمیشەش لانکە و مەڵبەندی هونەری مەقاماتە. پێم خۆشە پێشەوەی بچینە لای میوانانی قەڵەم بە دەست و خاوەن خامە بە گۆرانیەک دەست پێ بکەین، بچینە لای کاکە شاخەوان. کاک شاخەوان ئەگەر مایکەکە بەکاربێنی
سەرەتا باسی ئەومان بۆ بکەی کاک شاخەوان تۆ لە گەرمیانە ئێمە زانین کە بنەمەحڵی داودە دەستێکی باڵاتان لە هوەرە هەیە تۆش لە گەرمیان توانیتەوە خزمەتە بگەێنی ئەو شوێنانە کوێ کە زیاتر گۆرانی تێدا نمایشەکەن پێشکەشەکەن کفری کەلار دەربەندی خان زیاتر بۆ کوێ بانگەشتەکرێن زۆر جار سین و زەرفە بێت و محێبسە بێت کە لە پوری و شتیوارڕوین بەڵێ زیاتر ئەو بەرهەمانی پێشکەشێکی مەقاماتە یاخود تەنیا بەس زۆربەی مەقام و بەستەی ئەم شتێ لێ بەڵێ ئەگەرم شەو شتێک بۆ ئێمە و بۆ بینەرانی تەلەڤیزیۆن پێشکەشی خۆشحاڵە لە خزمەتتانە فەرمو ئەی ڕێیان ڕێیان ئەی نیگاران ئەی نیگاران بەسیە با دەرگەی وەفا بکرێتەوە ئەی نیگاران بەسیە با دەرگەی وەفا بکرێتەوە تا بەکەی هەردڵ تا بەکەی هەردڵ لە زندانی جەفا بکسێتەوە سەبری هەیووبم لە کوێ بوو عمری نوحم چۆن دەبێ سەبری هەیووبم لە کوێ بوو عمري نحم شون بيه يا بينجو دروجك ماوا روحك تشونا يتوا بەدەنگی خۆش بمهێنا جۆش
بەدەنگی خۆش بمهێنا جۆش بە بۆنی خۆش بم کا سەرخۆش بە بۆنی خۆش بم کا سەرخۆش بژین بە کامەرانی بە خۆشی و شادومانی بژین بە کامەرانی بە خۆشی و شادومانی هەی گوڵێ عەمرم گوڵێ هەی گوڵێ عەمرم گوڵێ ئەمڕۆ فەسلی بارە کەتی گوڵ و گوڵزارە دەرکەوە گوڵ ئەمڕۆ فەسلی بارە کەتی گوڵ و گوڵزارە دەرکەوە گوڵ بولبول بەو دەنگە خۆشە لە بۆنی گوڵ بێهۆشە بولبول بەو دەنگە خۆشە لە بۆنی گڵ بێهۆشە دەستی گرتی روجوان بە سۆزی شم شاڵی شوان دەستی گرتی روجوان بە سۆزی شم شاڵی شوان هەی گوڵێ عەمرم گوڵێ هەی گوڵێ عەمرم گوڵێ لەنجەولاری واکووکە و دڵنەزراوێ ڕۆژ و شەو بۆ یاری جوان لەنجەولاری واکووکە و دڵنەزراوێ ڕۆژ و شەو بۆ یاری جوان حرامە خەو شەوانم دێوانەی ئەو کێوانم حرامە خەو شەوانم دێوانەی ئەو کێوانم نازانم چی یە ناوم شێتی ئەگری جێی خاوم نازانم چی یە ناوم شێتی ئەگری جێی خاوم هەی گوڵێ عەمرم گوڵێ هەی گوڵێ عەمرم گوڵێ کاکە شاخەوان ئەو دەنگە هەر بە خۆشی بمێنێتەوە دەست و پەنجەی کاکە ئامانجیش خۆش بێت مامۆستایان بێمە لای بەڕێزت کەسایەتیەکی ناسراوی جوانی شاری کەلاریت بەڕێستان نامەوێ یاد و یادەوەری ناخۆشت بەبیر بهێنمەوە بەڵام وەکو لای هەمومان ئاشکرا و دیارە خاوەن خانەوادەیەکی ئەنفالکراویت بەڕێستان ئەمەوێت پێم بڵێ ئەنفالکردنی خانەوادەکەت هۆکار بوو بۆ ئەوەی تۆ ببیتە نووسەر و خامە بگریتە دەست ڕاستیەکەی من پێش کە ئەوەی تووشی مەرگە ساتی ئەنفال بن من لە سەرەتای هەفتاکانەوە دەستم بە نووسین کردووە ئەو کاتەی من لە ژێردەسی گروپی شیعری کفری لەتی فەڵمەت و ئەوان ئاشنای شعر و کتێب بووم
ئیتر ئەمە خواستێکی ڕۆحی بوو بەڵام نەک بە گەرمی یعنی نەبوو بە خواستێکی تەواوم چونکە ژیان نەختێ قرس بوو من نەفی کرا من دوور خرامەوە من ماوەیەکی زۆر لە وڵاتە نەبوو بەڵام دوایی لە ناوەڕاستی هەفتاکانەوە جارێکی ترگەڕامەوە بۆ لای نووسین و ئەدەبیات و خوێندنەوە و کتێب و عشقەوە هەر بەردەوام ئەو شتانەم هەبوو بەڵام ڕاستیەکەی خاڵی سەرەکی بە قوڵایی چوونما بەناو شعرا من ئەنفال وای لێ کرد ئەنفال ئەو ئاشنایەتی وای لێ کردم کە من لەگەڵ برینەکانی خۆما هەمیشە لەگەڵ خەمەکانی خۆما هەمیشە بە شعر و بە وشە ئەو برینانی خۆمە ساڕێژ بکەم واتە بە خێزانەکەت کە بەر شەڵاوی ئەنفال کەوت و ئەو پرۆسەیە ئەنجام درا هۆکار بوون بۆ ئەوەی تۆ کاریگەریەکی لە سەتانەوەتی لەسرم بڵێ بەڵێ کاریگەرێکی لە سەتانەوە من یەکەم شعرەی ئەنفالم لە ساڵی 91 نووسی لێکدابڕان ئەلبەت ئەو ساڵە لە مانگی دەی ساڵی 91 یەکێتی نووسەرانی کورد و هونەرمەندانی کوردستان لە سەرتەکی بەمۆ فستیڤالێکی شعر و پێشمەرگیان بەڕێوە هەر بە ناوی شعر و پێشمەرگەوە من لەوێ بە چامەی لێکدابڕان بەشداریم کرد ئەڵبەت چامێکی درێژ بوو ئەوە دەنگی دایەوە دەنگی دایەوەیەکی زۆری هەبوو دواتر لە ڕۆژنامەی کوردستانی نوێژ بڵاو بووەوە ئیتر ئەوە یعنی بوو بە شتێک بە منەوە دروست بوو ئەمجا بە بەردەوامی کولانەوەی برینەکانی خۆم ئەو ئێش و ئازارانەی خۆم هەمیشە لە شعری بڵێم شعری خۆشەویستیم ڕەنگە زۆر کەم بێت هەمووی شعری ئەنفال و شەهید و ئەو مەرگە ساتانە بێت زۆر باشە مامۆستا خاوەنی چەند کتێبی شعریت من تقریبا 16 کتێبم چاپ بووە بەڵام 5 دیوانم هەیە لە شعرە ئەلبەت چواری یەک دانی چاپ بووە ئەو 500 لاپەڕە بوو ئەمانی ترم هێشتا ماوە تۆ چاپم نەکردووە لەبەر وەزعی کە لە ڕووی داراییەوە بەسەر وڵاتە هات کتێبەکانم کەم چاپ کردووە بەڵام کتێبەکانی ترم چاپ کردووە کتێبەکانم لە بواری ترە زۆرم هەیە لە بواری مێژوویە لە بواری مێژووی ئەدەبیە مێژووی سیاسیە هەروەها ناوچەی گەرمیان پیاوە ناودارەکانی گەرمیان زیندوکردنەوەی شاعرە کۆنەکانی گەرمیان وەکو شعر و شاعرانی گەرمیان ئەمە کتێبێکمە لە ساڵی 1650 بملاوە چی شاعرێکی کورد بووە من توانیمە چردەیەک لە ژیان نامەیان و لە شعریانم دەستکەوێت لە کتێبێکە ساڵی 2012 بە چاپم گەیان ئەو یەکێک بلەوانەی دڵم پێ خۆشە ئەو ئێستەیش مەجموعەیەکی کتێبم بەدەسەوە یەکیان لەوانەی کەوە زیاتر خۆمی پێوەمان و ئەەکەم فەرهەنگی زاراوەکانی گەرمیانە دەستخامەت هەمیشە ڕەنگین بێ مامۆستاگیان بەڵێ خۆشەویستان پێمان خۆشە بچینەوە لای یەکێکی تر لە میوانەکانمان کە ئەویش کاکە دیارە پێمان خۆشە هەم قسە و هەمیش گۆرانی بێ بۆی بەرنمەکە چێژێکی جوان و خۆشی هەبێ کاک دیارە گەرمایکە بەکاربێنی خۆشحاڵی نەمشە و لێرە ئامادەی لە زۆربەی ئاهەنگ و بۆ نەو یادەکاندا کاک دیار بە گۆرانی شاد هەمومان شاد دەگا ئەم شەو چیمان پێشکەشەکەی گۆرانێکی ناوچەی خانەقینتان بە پێشکەشەکەم پێمان خۆشە لە بەرەوەی بەرنمەکە لە گەرمیانە کەلاریش بووکی گەرمیانە پێمان خۆشە شێوەزاری کەلهوڕیشی تیابێ خانەقین بەڵێ فەرمونون They down, they down, they down, they down, they down, they down.
ئەیار و ئەیار باوانەکەم یار ئەیار و ئەیار باوانەکەم یار دێنە ماچکەم ماچکەم گۆنای گوڵن ئەزایار ئەمساڵ خۆشترە خۆشترە یاخۆ ساڵی پایار یاخۆ ساڵی پایار پەرچەمکی جۆیڵ ئەیکی ژۆڵکی جۆیڵ دوات پەرچەمکی جۆیڵ لێنە ماچکەم ماچکەم چارۆگە لە کۆیڵ چارۆگە لە کۆیڵ بۆ توشدانێ چارۆگە لە کۆیڵ بۆ توشکانێ دێوە پامە بەدوانێ کوانێ پەیمانێ دێوە پامە بە هاوار کوانێ پەیمانێ ئەیار و ئەیار باوانەکەم یاوە ئەیار و ئەیار باوانەکەم یاوە دێنە ماچکەم ماچکەم گۆنای گوڵن ئەزایار ئەمساڵ خۆشترە دوانێ ژنیا خۆ ساڵی پایار وصفي قول دولا قول خلي هيك وصفي قول دوبا خوات قولي لا قول توان تريقانا وي توشي فايدلي لا قول توان تريقانا توشي فايدلي أخيار ويايار باو أنا كم يار هيار ويايار باو أنا كم يار دينا ماتكم ماتكم قونا يقولون الضايار دينا ماتكم ماتكم قونا يقولون الضايار قونا يقولون الضايار شارا هيدا داي بيدا دم قورا شارايا ناداي جيار دياوا نبو خوي ديارايا ناداي جيار دياوا نبو خوي ديارايا أخيار وياور باوانا كم ياور أيار وياور باوانا كم ياور دينا ماسكم ماسكم قونا يقولون الضايا أنت خوش ترندوان يجني أخو صالي بايا زۆر سپاس پێشکەشرا بۆ هەمووتان و بەم جەژنە پیرۆزە خۆشە دەست و چاوتان خۆش بێ و ماندوو نەبن کاک محەممەد بێمە لای بەڕێستان زۆر بە کورتی پێم بڵێ سەرەتایی نووسینتان کەی بوو و دواتر لەگەڵ ئەوەشا پارچە شعرێکمان پێشکەشکەی کەی سەرەتا دەست کرد بە نووسینی شەعر بەخێربێن سەرچاوم زۆر زۆر سپاس سەرەتای نووسینم ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی هەفتا بەڵێ تر لەگەڵ نووسین و خوێندنەوەمانە لەگەڵ کاک ساڵحسا تەقریبەن ئاشناییمان بە نووسین بووە لە هەفتاکانە بەڵێ
ئیتر سەردەمێک تا بڕان لە نووسین و لە بە بۆنێ ئەرکی قورسی ژیانەوە ئیتر ماوەیەک ساڵە دابڕان دوای هەم دەستمان کرە خوێندنەوە نووسینەوەمانە شەی مامەوە بپرسم لە کاک مەحەمەد کاک مەحەمەد یەکێکە لەو پیاوە جوانانەی گەرمیان کە خۆی و کاک ساڵە هەر کۆڕێک و مجلیسێکی هوەری لەم گەرمیانە هەبێ لە کفری لە کەلار ئەدەبی بێ هوەری بێ ئەم دوو پیاوە جوانتر و جوانیەکەن دایما گوێمان لە شعرە خۆشەکانی بێ پێمان خۆشە باسی ئەو بکەیت چەند بەرهەمی هەیە بە کورتیەوەمان پێ بڵێ دواتر شتێکی خۆشمان پێش ئەزانین شعری تەڕت لای ئەم شەو بەرهەم تەنها کتێبێکم هەیە بەڵام نووسینم زۆرە شعریترم زۆرە ئەمەوێ لەم ڕۆژانە ئەوە ئێستر خەریکی تایپکردنیم و نووسینێتریشم هەیە شۆرشی ئەیلول لە 65 تا 75 لە 61 تا 75 ئەوە لەژێر دەستمایە تا ئێستا خەریکی ئەوم لە گەرمیان نەک هەموو کوردستان لە منطقەی گەرمیانە ئەوم بەدەستەوەیە و ئەمەم هەیە ئیتر زیاترم نییە ئەگەر ئێستا شعرێکمان پێشکەشکەی خۆشحاڵە بی لە خزمەتتانم لە دوورەوە لە باشووری باشوورەوە لە کەرکووکی ژەمەن بەردە و حمرینی دواسنوورەوە سنگمان مەتەرێزی ئێوە دەنگمان هەوری بەهاریە بەلووتکەی مشتە نورەوە سرودێکین لە ئاسمانێ دێنە خوارێ لە گەرومان هەڵهەڵەی کیژی کۆبانێ و هاژەی خومپارەی پێشمەرگە دابارێ دێنە لاتان لە دوورەوە بە کەرکووک و زەمورەوە کلیلێکین هەر چوار دەرگای داخراومانەکەینەوە مژدەیەکین دڵی دایکی شەیدانتانە دەینەوە دەست و چاوە خۆش بێ لێرەوە سڵاو بۆ هەموو کەرکووک و کەرکووکیەکان کە گەرمیان هەمیشە دەستە خوشکی کەرکووک بووە هیچ کات خۆمان لە کەرکووک جیان نەکردوێتەوە هەمیشە سوتەمەنی کەرکووکیش بووینە دەست و چاوتان خۆش بێ کاکی دەت بینە لای بەڕێزت تۆ زیاترە و بابەتانی کە ئەینوسی وەکو چیرۆک چین وڵا بە زۆری چیرۆکە لەسەر ئەلفال چیرۆکی ئەلفالەکانە چیرۆکانی من زیندون بڵێن ئەوە نییە پشتم بە خەیاڵ و وەکو هەنی ڕۆمان وسیا چیرۆمیسیا بە خەیاڵی بێ هەمووی ئەوە یا خۆم ڕاستەخۆ لە ناویا بووم یان لەگەڵ کەسەکانە دیو من ئەوانم کردەوە بە چیرۆک زۆر باشە خاوەن چەند بەرهەمی چیرۆکیت دوو نامیلکەی بچووکم هەیە دەست و چاوە خۆش بێ و لە سپاس بێ هەمیشە تەندروست باش بی ئێوەش بەخێر بێن زۆر زۆر سپاس بەڵێ شەیما با لە بابەتە ئەدەبیەکان بینە دەرەوە پێم خۆشە ئەوە بپرسین کاک ساڵح باسی جەژنم بۆ بکە لای خۆمان لەم گەرمیانە کفری کەلار جەژن چۆنەکەن بەچی شێوازیەک پێشوازیەکەن لە جەژن و ئەو ڕۆژە سەردانی کوێەکەن هەمومان زانین خواردنە خۆشەکە هەیە بەڵام لە دوایەوە بۆ کیۆڕۆ ئەی بۆ باسی یادگارێکی خۆم و جەژنتان بۆ نەگێڕمەوە کە مناڵ بووم بفەرمە ئەلبەت مناڵ بووم تەمەنم ئەوە دەوری 12 ساڵێک ئەبوو بەیانی جەژن بوو هیچیان بۆ نەکردم هیچیان بۆ نەکردم و ئەو زمانەیش هیچ نەبوو ئەم دوکانی کەمالیات و ئەمانە هەر نەبوو شەو بوو زۆر بێتاقەت بووم زۆریش گریام کارەبایش کەم بوو هەر گوڵەپێکی شەستیمانە بوو لە ساڵی 1970 زەرد گوڵۆپە زەردەکان زۆر گریام باوکم هەرجارێن جارێویت بەیانی شازی کوڕ دەرەچی لە کفری هیچی بۆ نەکردم شازی چی بم نەخێر هەر زۆر ئەوە بوو گەیشتە 2 سەعاتنەوە لە نۆ ئەگام لێ بوو بە دایکمی وتی مرد یەک مردم چیم بۆ گەی تازە چی هێنە دوکان ماوەنە هیچ نەماوە وڵا دایکم چوو بخچەیەکی هێنا بخچەیەکی هێنا و کاتە دەوری بخچە بوو کەلوپەلیان نەم دۆڵا بوشتانە نەبوو بخچەی کردەوە منش ئاوە لە ژێرەوە تەمان سەرم خستۆ خوار وە گریام ئەوە تەماشام کرد بخچەی کردەوە قاتێکی مەرەزی شاڵی دەرکرد مەرەزی ئەو پیاویش لە بەرینەیە کرد لە کفریا کاتی خۆی وەڵا ئاوای کەوتی هەڵسە تەماشاکە ئاوام کرد بشێ ڕاز بێ باڵسێ ئاڵسیامە پێ و کردیانە پێم و بەستم و شامڕەخانیەکی مەرەز کراسێکی سپی پشتوێن جووتێ کلاشی پەڕۆیی کڵاوێکیش و تەزبیحێکی قەزوانیش
وەڵا بەناو ماڵە جا ماڵەکەمان کاتی خۆی بە خانووی گەورەیان وت نیشتیمان لە کفری بەناو نیشتیمانەکە لەم سەر لەو سەر بڕێ گەڕانمیان و ئیتر گریانەکەم لێبیر چووەوە و وەڵا دوایەوە لە بەریان داکەن وتیان بۆ بێ تاکو سعات سێ بە شیشەویش خۆم پیان نەکەوت لە خۆشیە ئەنیش کە هەڵسام برێک نانوشتیان دامی خواردم و هەر بەهینی خواردم و جلوبەرگی خوشکێک گەورەم هوو بخواافیکە لەگەڵ مردوەکان و گوێگەیانەیە کرد بەر و هەنێ پارێشیان خستەی گیرفانم ئەوسا دەوری دەفلسی و ئەوانە بوو 25 و دەفلسی ئاسن بوو چوومە بەردەرگالێت بەردەرگال لە ڕووم نات بشمە کۆڵان وەڵایتر باش و سێ و چوار برادری خاوتەمەنی خۆم هاتن بۆ لام بردمیان بۆ ناو بازار بوون ئەو کاتە لێ ئیمام حەمە زیاتر ئاهەنگی زەماوەن و شایهین نەورۆ جەژن لە ئیمام حەمە هەبوو بێشکەی ژنان و ئەم جوۆلانە و ئەمانە هەبوو ئیتر ئەو ڕۆژە نەنگە دووسەی ڕسمم گیرا بەڵام بەداخەوەی چینەمە جەژنی جاران جەژنێکی ڕاستی جەژنی وەفا بوو جەژنی خۆشەویستی بوو ماڵ بە ماڵ خەڵک ئەگەڕا بە جەژنە پیرۆزیانە کورە بەیەکیان لەناو هەزار جەژنانابی نازانم چی بە خۆشی خۆت و باوکت و براو خواوەکی بێ چێشتی ئەو ڕۆژە لە هەموو دنیا ئیتە تامی نەماوە ئەو دەست و چاو خۆش بێ کاک محەممەد تامی جەژنەکانی جاران ماوە ئێستا وڵی خۆی تامەکان لەگەڵ تەمەنایە بەڵێ ڕاستەوێ تامی هەموو خۆشیەکان لەگەڵ تەمەنایە کە مناڵ بیت هەموو شتێ تامی خۆشە یاریکردن قسەکردن پێکەنین ئێستا ئەو گۆرانەی کە ئامانوتیان زۆر خۆشوتیان لای تۆ کە گەنجی تو تەمەند گەنجترە لە من زۆر بە لەزەترە بۆ من ماشەڵڵا ئێوە شەرگەنج ئێستا جاجەژنی جارانیش حقیقت لە مناڵیا خۆش بوو تا گەیشتینە تەمەنی گەنجیش هەر خۆش بوو بەڵام ئێستا جەژن چییە؟ ئێمە لەم تەمەنا لە خلال ئەم ساڵا کە جەژن ئەڕوا جەژن دێتەوە 15 برادری خۆشەویست تیا ئەچێ تۆ ئەبێت چی بکەی بەیانی هەڵسی دنانی جەژنت خوارد ئەبێ بڕۆی یادی ئەوان بکەیت تۆ بڕۆی سەریان لێ بدەی بڕۆی یاری جەژن ئاوایە کاتەکانەوە خۆشە کاتی گەنجی خۆشتر تاکو کاتی تەمەەن علاقات زیادەکە کە علاقات زیادی کرد خەم زیادەکە تر جەژنیش نایسڕێتەوە باش ئەمێ ئەوم پێ بڵێ چی یادگەری یادەوەریەکی خۆش هەیە کە لە جەژنە بەسەرێ هات بێ وڵی یادەوەری خۆشم هی مناڵیم و مناڵیشم هەمووی سڕاوەتەوە نازان لەبیرم پێمان خۆشە جەژنە بینەرانیش پێیان خۆشە بێ کە گوێمان لە یادەوەریەک یادێکی خۆش بێکە ئەگەر لە زاکیرە ساما بێ وەڵی مناڵم سڕێتەوە تەمەەن هەمووی سڕێتەوە تەمەەن درێژ ئێسان ماشەڵاگەنجەوە تا لە بیرێتی وڵاوە خۆشیەک بوو قەت لە بیرم ناچێت لە هەموو کفریە 4 پێ شوام ڕێخانیان لێ پیانە بوو من مەرەزیشم بۆ هات وڵی ئەوانەی تر جەژن خۆشیشم بوو بەڕای من جەژن ئێستەیش ئەو لە زەتەی جەژن مابێ لە لای من چێشتەکەی بەیانە چونکو توی لە خلال ئەو ساڵا بەیانی زوو چێشت ناخۆی بەس کە هەچی ئەو تۆ لە ڕۆژترا بۆ بکەن شتیان ناکرێتەوە ئەو تامەی شتیاش داکرێتەوە بەڵام بەیانی جەژنەڵ سیسەرەکە برسیتە بۆن و بەرامێکی چاوەڕێەکەی شتێکی تریش هەیە بەڵێ ئێمە دایکمان نەماوە تا تامی نانی دایکمان دایک خۆشترین نانی دایکە بەڵام بەداخەوە ئێمە دایکی خۆ لە دایکی خۆمان بێ بەڵێ هەمیشە خۆشببخت بن کاکە ساڵح کاک محەممەد گیان هەمیشە دوو پیاوی جوانی گەرمیان هەمیشە تێفەکەن بۆ ئێمە بەڵێ خۆشەویستان پێم خۆشە لە شەیمای هاوکارم بپرسم تۆ جەژن چی لە بەرەکەی بۆ کوێ ئەڕۆی چی ئەەکەی جەژن چۆن بەڕێگەی وەکو هەمیشە هەڵەستین کە لە جەژنانە نانێک حازرە کرێ بەدەستی دایک بێتریان خۆشک بێ وکو مامۆستاوتی بەتەکیدی بەدەستی دایک خواردنی جەژن تاموچێژێکی تایبەتی هەیەتر خواردنی جەژنە خۆین و دوای ئەوە جلی کوردیان هەر جلێکی تر بێ بەڵام زیاتر جلی کوردی بۆ جەژن بەڕای من جوانترە جلی کوردیە پۆشین چەند جلت کردووە
لە ژمارە نایە هەمیشە بەختەوەربی بۆ زۆر کوێ زۆر ئەڕۆنی سپاس. ینی لا کەلار بۆ کوێ بۆچی شوێنێکە ڕۆنجە زیاتر سەردانی خزم و کەسوکارەکەین بەڵێ ئەڕۆینە ئەوان بەسەرەکەین و جەژنە پیرۆزەی خۆمانیان لێەکەین تۆ یادگارێکی خۆشت نییە لەگەڵ جەژنا بۆ مام گێرگە پاریان پێ نەدابێتی دەستکرد بێ بە گریان جا ئێستش بەم تەمەنەوە گەر پارەم پێ نەدرێگریم دەست خۆشار بژیت مامۆستا بێمەلای بەڕێزت بەرهەمێکمان پێشکەشکە یەک لە شعرە زۆر تایبەتەکانت واللهی نالی شاعری گەورەی کورد دەڵێ لە جگەرگۆشەی شعرم مەدە معنای خراپ بێ خەتا کەس نییە ڕازی کە لە ئەولادی درێ شعری نایاب و نایاب نییە لە هەموو هەموو شتەکان جگەرگۆشەی لە لای تایبەتن. خاوەنی خۆی خۆشەویستە یەکێک لە بەرهەمە جوانەکانی وەڵی ئیتر شتێک چیەکەوێتە بەردەستمان زۆر باشە شەوە بێدارەکانی شاعر کەنیشتەکان دەمیان پڕە لە شعری جوان لێویان سوورە بەوشەی ڕەوان چاویان نازی لێ دەبارێ بەتیلەی ورد دەینەخشێنن بەسەر نیگای ڕێبوارانی چلێسی ئەوین ئەو شەوانەی شعرم دەبن بە دارسێوی بەژنی باڵات لەسەر سنگی کتێبەکەم جمەیان دێ چەند وشەیەک دەبن بە تۆ ئەوانی تر دەبن بە خۆم هەوەزبازی دەچێتە ناو کۆڵیانەوە تاسە و حەزی ئێرۆتیکیان تێدەکەوێ شعر و وشە تامەزرۆکان دوو دڵداری دژە باون هەر یەک چریکە بە یەک دەگەن باوش دەکەن بە یەکدا و کار لە ماچ و هەڵگڵۆفین و شەرم نامێنێ ئەوەی نەکرێ و نەوترێ ئەمان دەیکەن هەندێ شعر ئاگردارن تەزووی هەوەس دەئاخننە ناو هەستەوە تۆیش دەچیتە کەوڵیانەوە و پێم دەبەخشن شعری جوان جوان سواس سوچاو خۆش بە مامۆستاییان هەمیشە خامەتە ڕەنگین بێ سواسانەکەم ئەم شەو لە بەرخۆشەویستی ئێوە و ئەم جەژنەیشە یاخوا بەخێر حەزم کرد شعرێکی تەرتان بۆ بڵێم. جەژنانەکەت ڕازاندنەوە دەسوچاو خۆش بێ کاک دیار بینە لای بەڕێزت بەرهەمێکی شادت ئامادەیە دیارە ئینشاءالله بۆمان باس بکەیت ئەم بەرهەمی کە پێشکەشمانەکەی فۆلکلۆری ناوچەی گەرمیانە خان کردووە بۆ شادی جەژنە هەومان حەزمان لە گۆرانی شادە دەست و چاوە خۆش بە بفەرمونون دەژنی هەمووتانیش زۆر زۆر سپاس. هاي قربانت بمت خوما وادم كوشي بنازا قربانت بمت خوما وادم كوشي بنازا رسومي مالي خوما وادم كوشي بنازا انا يبينم ناتسموا رم دقري في البازا انا يبينم ناتسموا رم دقري في البازا اي بنازا جان بنازا كوشي بنازا اي بنازا جان بنازا كوشي بنازا بالا برزو خرومرا ارتمي في البازا بالا برزو خرومرا ويكلمي في البازا بابت جرى وشور بيدم كل جبل نازا إسرائيل بمالتان فير بيدم كل جبل نازا مالي بابت جرى وشور بيدم كل جبل نازا إسرائيل بمالتان فير بيدم كل جبل نازا بيتو يدور كربي جربي هم دقري في البازا بيتو يدور كربي جربي هم دقري في البازا آي بنازا جان بنازا هم كل جبل نازا آي بنازا جان بنازا هم كل جبل نازا بالا برزو خرومرا ويكمي في البازا بالا برزو خرومرا ويكمي في البازا
کوژە بە نازە قوربانت بم کاکی پیرێ لەم کوژە بە نازە کێمە بە قورگیرێ لەم کوژە بە نازە هەیتان زۆرم دۆستاگیرێ دەگرێ بێڵبازە هەیتان زۆرم دۆستاگیرێ دەگرێ بێڵبازە ئای بەنازە گیان بەنازەم کوژە بە نازە ئای بەنازە گیان بەنازەم کوژە بە نازە باڵا بەرز و خەر و قومرە وەی کەمێ بێڵبازە باڵا بەرز و خەر و قومرە وەی کەمێ بێڵبازە یەڵا بەخۆشی هەمووان دەستان خۆش کاک دیار هەر بژین لەشتان ساق بێ هەمیشە وا ڕووگەش و شاد و خەڵکی شاد بکەی هەر بژین با بێنەوە لای کاکەیدایەت کاکەیدایەت گیان ئەگەر باسی ئەومان بۆ بکەی چی وای لە تۆ کرد چیرۆک هەڵبژێری دنیای ئەدەبیاتی کوردی دنیایەکی زۆر بەرفراوانە بەڵام هۆکار چی بوو کە تۆ دەستت کرد بە چیرۆک نووسین ئەو چیرۆکانە گزارشتە لە چی تعبیرن لە چی حەزەکەم پێشێکی ئەوە بزانیەوە من نام خوێندو نەچۆتە مەکتەب هەر خۆم فێ خوێنانی وەکو حەزیەک دوایی کە حەزم کرد چیرۆکان مخوێنە بە تایبەتی جیرۆکانی عەزیز نەسین ئیتر ئەوە کاریگەری ئەوانە بوو لەسەرم و میش دەستم بە چیرۆک نووسین هەوڵت دا و چیرۆکانی نووسیتەوە چکە پێویستە ئەو کەسانی کە بەرهەمێکە نووسن خامە بەدەستن بەرهەمەکانیان چاپ بکەن بیکەنە کتێبێک بڵاویکەنەوە بەڵێ دوو کتێبم چاپ کردووە چاپت کردووە ئێستا هیچ لە بەردەستان بەناوەکانی نا چیرۆک وەکو شیعر نییە کە بڵێن بتوان بیخوێنمەوە مەبەستم ئەوەیە کە بتوێت چاپیکەی بەرهەمی نوێ با هەمە بەڵێ بڵێ دەست خۆش بێ لەش ساڵ حەزیەکەم ناویەکان بڵێن بۆ ئەوەی یەکەمیان شورای گۆڕەکان 2012 چاپم کردو لە کەرکووک دووهەمیان 2019 شورای گۆڕەکان لە سلێمانی چاپم کرد لەشتان ساغ یارمەتیەکم دەی من تیشکی بخەمە سەر چیرۆکەکانی کاکیدایەت چونکە من بە باشی خوێندویانمەتەوە هیدایەت چیرۆکەکانی ڕاستەوخۆ لە واقعایە یعنی چۆنی قەلب کابرایەک مەسەن یەکێک لەو چیرۆکانە کابرایەک لە دوای ئەنفال ئەڕاتەوە بۆ دیەکەی خۆیان ئیتر کە پیاوێکی خاوەن دە 12 ماڵ و مناڵ و سەروەتێکی زۆر هیچی نەماوە تەنها بە دەوری گۆڕەکان ئەگەرێ کۆڕی مناڵەکانشی لەوێ نییە یعنی چیرۆکانی ئەوەنە واقعیانە دای ڕشتووە یعنی کە وازانی خۆت لەگەڵ یا پیاساکەی لەشتان ساغ بێ هەر بژین دەستان خۆش من دانەیەکشم پێ ئیساگەری شەڵین بوو ئەتان دەمی یەک دانێ ناوسەرەکە ماوە بۆی کە دەستان خۆش بێت اینجا دڵنیە گۆرانێک لای من هەیە زۆر تایبەتە گۆرانی سدەری ناوچەی خانەقین ئەمە بەدەنگی تۆم شەوگوێمان لێبێت وەڵام من بەبێ مۆسیقایە کۆبلەتان پێشتر من گوێم لێ بۆ حەزەکە میوانەکان و بینەرانیشمان گویان لێبێت چکە بەدەنگی تۆ تایبەتە بەسەر چاوەکانەگەرمایکەمان بۆ بگوازنەوە بام کۆبلە برادران بەڵێ دەست خۆش مامۆستاگیان جامە بە شێوەزاری کەلهوڕیە منیش لە کەلهوڕیا زۆر باشم لەبەرەوە یەکێکە لە شێوەزارە جوانە ڕەسەنەکانی زمانی دایک زمانی کوردی بەڵێ ئای بەخفەلاهد ئەزیزم لێم واگەینە ڕەسیە بەخفەلاهد ئەزیزم لێم واگەینە ڕەسیە خەسیرە مبارەکت بوو عروسەکەت قەسریە خەسیرە مبارەکت بوو عروسەکەت قەسریە سیجار پاک و تازەوی داڵک وە قوروان سجاکەی وەوی سیجار پاک و تازەوی داڵک وە قوروان سجاکەی وەوی عروساتیا لە خانەقین چیمنە پێشوازی لە خوسرەوی عروساتیا لە خانەقین چیمنە پێشوازی لە خوسرەوی دەست و چاوە خۆش بێت کاکە شاخەوان بینە لای بەڕێستان نەوەی هونەرمەندی گەورەی کورد کاک سەڵاحی داودەن بەڵێ چیمان پێشکەشەکەی ئێستا بەرهەمی دۆمت چییە؟ گۆرانەیەکی حەسەنەیەسە پێشکەشتانێکە میوادارم بە دڵتان بێت دەست و چاوە خۆش بێ زۆر باشە فەرموو دەست خۆش
جگەر برینداری تۆ دڵبەستەی زوناری تۆ های چەند گرفتاری تۆ های چەند گرفتاری تۆ جگەر برینداری تۆ دڵبەستەی زوناری تۆ های چەند گرفتاری تۆ چۆن بە قەڵای شێروانە بۆ ئەو چاوە کاڵانە بووم بە وەلی دێوانە های چەند گرفتاری تۆ چۆن بە قەڵای شێروانە بۆ ئەو چاوە کاڵانە بووم بە وەلی دێوانە های چەند گرفتاری تۆ های چەند گرفتاری تۆ جگەر برینداری تۆ دڵبەستەی زوناری تۆ های چەند گرفتاری تۆ خۆشمەوێ واسووتێم ناوێرم پێتی بڵێم های چەند گرفتاری تۆ لە ناخەوە ئاهاژێم خۆشتم دەوێ واسووتێم ناوێرم پێتی بڵێم های چەند گرفتاری تۆ های چەند گرفتاری تۆ جگەر برینداری تۆ دڵبەستەی زوناری تۆ های چەند گرفتاری تۆ بەڵێ کاکە شاخەوان دەست خۆش بێ لەشە ساغ بێ هەمیشە ئەو دەنگە ڕەسەنانەی نەوەکانی داودە و بنەماڵی داودە هەروە بەگەشی بمێنێتەوە. بەڵێ خۆشەویستان بەداخەوە هێدی بەرنمەکەمان بەرەو کۆتایە ڕوا لەگەڵ ئەم پیاوە خۆشەویستانە لەگەڵ ئەو دەنگخۆشانە کاتەکەمان زوو ڕۆیشت هیوادارنی ئێوەش بە بڕگە و بابەتەکانی بەرنمێتان بەدڵ بوو بێ. سپاس بۆ ماندووبوونتان ئەمشەو ئێوەمان ماندوو کرد بەڕاستی خۆشحاڵ بووین بە بینینتان بە گرتن لە قسە خۆشەکانتان و هەر لێرەشەوە دەمەوێت جەژنە پیرۆزە لە هەموو گەلی کورد لە هەموو گەرمیانیانی خۆشەویست کەس و کاری شەیدانن فالکراوان پێشمەرگە قارەمانەکان دەمەوێت سپاسی هەروەها بەڕێوەبەراتی شوێنەواری گەرمیان بکەم کە
قەڵای شێوانە ئێستا لە نۆژەنکردنەوەدایە بەڵام ئەوان پێشوازیان لێمەکرد بۆی بەرنمەکە لێرە بکەین سوپاسیانەکەین و جەژنە پیرۆزەشیان لێگەین. بەڵێ خۆشەویستان بە بەرهەمێکی جوانی هەردوو هونەرمەند کاکە شاخەوان و کاکە دیار کۆتایی بە پرۆگرامی جەژنانەی ئەم شەومان ئەهێنین هەتا جەژنێکی تر و پرۆگرامێکی تری تایبەت بەخۆی گەورەتانە سپێرم سپاردەی خوابن. سری باوکت وەرە ماڵاوە تو سری باوکت وەرە ماڵاوە هەی بەلار و بەلار و بەلاراوە تو سری باوکت وەرە ماڵاوە تو سری دایکت وەرە ماڵاوە خەڵای ماهریوان پاڵمدا پێوە خەڵاکارم یا پاڵدەم باکوێوە خەڵاکارم یا پاڵدەم باکوێوە هەی بەلار و بەلار و بەلاراوە تو سەری باوکت وەرە ماڵاوە تو سەری باوکت وەرە ماڵاوە ترستا گەورەتا بچووک هەوا پرستا دێوە ماڵەکەم دێر بکاتشینم دنیا مردێنا نەکوونات بینم هەی بەلار و بەلار و بەلاراوە تو سەری باوکت وەرە ماڵاوە تو سەری دایکت وەرە ماڵاوە هەردووی ئەوە تا هەڵۆژای کاڵی بۆخی ناگایش هەڵۆژای کاڵی هەی بەلار و بەلار و بەلاراوە تو سەری باوکت وەرە ماڵاوە تو سەری باوکت وەرە ماڵاوە
تلخمت الخيال تلس وسواسة صدمة تنداكم فيك هنازة تلخمت الخيال تلس وسواسة صدمة تنداكم فيك هنازة هاي بلارو 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 تسري باوكر ولا مالاوا تسري باوكر ولا مالاوا